من کە تۆ فەرمووی ئەوە بوێریە هیوادارم ئەوم بە ئەو پەڕی ڕاشکاوی بۆ حساب بکرێت چونکە من نەئەمەوێ ئازا و بوێر بم کە وەکو ئەوی کە قارەبانێک بم نەخێر. ئەخەر کاک ڕێباش زۆر جار زۆر کەس هەیە لەوانەیە زۆر شت لە دڵیدا هەبێ و لەسەر حەقیش بێ بەس ئەو بوێریەی نەبیتن کە باز بکات داوای مافی خۆی بکاتن دەبی یەکە چیکە بوێر بێ و دانیشی باسی حەقیوی و مافیوی بکاتن. بەڵێ بە بڕای من میلەتی ئێمە بەداخەوە میراتێکی لە ترس و تۆقین بۆ ماوەتەوە لە ڕژێمە یەک بە دوای یەکەکانی ئەم دەوڵەتەی کە پێڵێن دەوڵەتی عێراق میراتێک پڕ لە هێرش و سووتاندن و تۆقاندن بە حەدێک بە دیوێکی دا هاوڵاتیانی عەرەبی عێراقی بەو نۆعە پەروەردەکراون ئێستش کە لە کوردستانن هەر ئێمە وەکو عەبد و کۆیلەی خۆیان تەماشاکەن و حەسوودێکی زۆریشیان پێمان دێ کە ئێمە تۆزێ جیاوازتر لەوانین. ئەمە بۆعدێکێتی. بۆعدێکی تری ئەوەیە کە ئەم ترس و تۆقینە فیزیکیە بە دەرونی بووە چەند نەوەی ئەوێ تاکو ئەم ترسە بە دەرونی بووە لای ئینسانی کوردستانی بکاتە دەرەوە خۆی لێ ڕزگار بکات. بۆیە هەر کاتێک شەیماگیان هەر کاتێک هەر سیستەمێکی سیاسی هەر لایەنێکی سیاسی شتگەلێک ڕەفتارگەرێک ئەنوێنێ بەرامبەر بەم خەڵکە کە بە شێوەیەک لە شێوەکان لەوەی ڕژێمەکانی ڕژێمە داگیرکەرەکانە چێ ڕاستە و خۆ ئەم ترسە لای هاوڵاتی ئێمە زیندووە بێتەوە چونکە پێشتر بە میرات تیا چێنراوە هەیە ئەو ترسە باشە کەواتە یعنی من گلەی لەو کەسانە ناکەم کە ئەترسن وەکو وتم ترسیش بەشێکی سروشتیە لە ئینسانە بەڵام ئەم ترسانە ترسانێکە هەم یادەوەری خەڵک زیندووە کاتەوە لەسەر ڕابردوو کە داگیرکەر ترساندوێتی و هەم ئەوەش دەرەخا کە ڕەفتاری ئێستەی سیستەمی حکومڕانی نەوعێ لە لێکچوو دروست دەکات لە نێوان خۆی و لە نێوان سیستەمە داگیرکەرەکانە کە بە بڕای بن ئالێرەدا من قسەی خۆمەکەم ئالێرەدا ئێمە ئەڵێن ستۆپ ڕاوەستن نابێ ئەم سیستەمە سیاسیە بە هەموو دەستکەوت و خراپی و باشیەکانی خۆیەوە بە هیچ شێوەیەک لەو ڕژێمانە بچێت کە ئێمەیان داگیر کردووە بە هیچ شێوەیەک بەو جۆرە لەگەڵ هاوڵاتیانی ئێمە ڕەفتار بنوێنن کە ڕژێمە داگیرکەرەکان لە ڕوانگەی دوژمنایەتیەوە نواندویانە ئەو کاتە جیاوازی نامێنێ کە جیاوازی نەما من ئەو ڕۆحە داگیرکراویە تیاما بەردەوامە بێ و گەشە ئەکا جاریشکە نابێ هاوڵاتی کورد لە حکومڕانی کورد بترسێت نە لە خەڵوەتی خۆیدا نە لە بازار نە لە شوێنی کارەکەی نە لەو کاتێک کە مافەکانی ئەخورێن نە لەو کاتەش کە شتێک هێزێکەیە لە ناخی خۆیان پێی دەڵێ بێدەنگ بە بۆ ئەوی کە خۆت بپارێزی ئەم بێدەنگی و ترسا بە دەرونی کراوە وا ئەکا ئەو ڕەفتارانە بەردەوام بن بکرێنەوە بەرامبەرت دەم خۆش و ئەو لێکچوونش لە نێوان داگیرکەر و داگیرکراودا زیاد دەکا و ئەمەش کارەساتێکی زۆر گەورەیە ئێمە پاش ئەوەندە ساڵ دیسانەوە بگەڕینەوە بۆ ئەو میکانی زمانی کە دوژمن لە ڕێگەیەوە مامەڵەی لەگەڵ هاوڵاتی کوردەکە لە دوای ئەوەی کورد ئەو هەموو ناخۆشی و نەهامەتی دیتیا کەرۆک خۆت باست کرد ئەو ترس و تۆقینە لە ناخیدا چەسپایە و دروست بووە بەڕاستی ناکرێت دووبارە هەمان شت هەبێ لە ناخی ئینسانی ئێستا لە ناخی کوردی ئێستا واگەر کەسانێکیش بەو خەونەوە حکومڕانی بکەن ئەبێ لە شوێنێکا ڕابوەستن ئەبێ بیر بکەنەوە بێگومان و ئەمە کارەساتێکی گەورەیە